چاڕوان دەکرێت هەزاران سەردانکەر نوێترین داهێنانەکانی تەکنۆلۆژیا ببینن و ببیستن و ئەزموونی بکەن لە پێشانگایی CES بۆ ساڵی 2024 کە ئەم ساڵ نمایشی بەکارهێنەرانی ئەلکترۆنی لە لاس ڤێگاس کۆ دەبنەوە. گەورەترین بۆنەی بەکارهێنەرانی تەکنۆلۆژیایە لە جیهاندا، تەنانەت ئەم جارەیان گەورەترە بە زیادبوونی لە سەدادەی شوێنی پێشانگە و زیاتر لە 3500 پێشانگەدا. ئێمە بەڕاستی نوێنەرایەتی تەواوی ئیکۆسیستەمی تەکنۆلۆژیا دەکەین، کەواتە دەکرێت ئەو کۆمپانیایانە بن کە چاودێری تەندروستی بن، ئەو کۆمپانیەکانی گواستنەوەی گەڕاو، کۆمپانیەکانی فڕۆکەی بفڕۆکەوان، کۆمپانیەکانی چاپی سێڕەهەندی، کۆمپانیەکانی تەکنۆلۆژیای شێوازی ژیان، کۆمپانیەکانی ماڵە زیرەکەکان. زیاتر لە 300 بەرهەمهێنەر تەنها جۆری گواستنەوە پێک دەهێنن کە کۆمپانیەکانی وەک BMW، مەرسیدس بێنز و هۆندای و کیا دەگرێتەوە. زیاتر لە 1000 لە پێشانگاکان داهێنەری دەستپێشخەرن. من ئەو داهێنەرە دەستپێشخەرانە دەبینم کە یەجگار بە پەرۆشەون بۆ بەرهەمەکەیان، کە تەنها بەرهەمێک نییە بۆ دەستهێنانی پارە، بەڵکو زیاتر بۆ چارەسەرکردنی کێشەکەیە. کە زۆر بە جوانی پەیوەندی بە دروشمی نمایشەکەەوە هەیە کە تەکنۆلۆژیایە بۆ چاکە. بۆ من ئەوە شتێکە کە زۆرترین ئیلهام بەخشە، ئەوەیە کە ئەو کۆمپانیانە ببینم کە پەرە بەو بەرهەمانە دەدەن بە مەبەستێکی باش بۆ گۆڕینی جیهان و کردنی بە شوێنێکی باشتر. پێشبینی دەکرێت گیرەی دەستکردزاڵ بێت بەسەر هۆڵی پێشانگاکەدا، بە تایبەتی لە بوارە سەرەکیەکان کە گەشە سەندنی بەرچاوی بینیوە. بۆ دەردەکەوێت کە ژیرەی دەستکرد چۆن ئۆتۆمبیلەکان بەهێز دەکات. ژیرەی دەستکرد لە چاودێری تەندروستیدا زیاتر بەدی دەکرێت. ئەمە بوارێکی گەورەی گەشەکردنە و ئەوەی دەیبینین جۆری نوێی چارەسەری جیاوازە بۆ یارمەتیدانی نەخۆشەکان، بەکارهێنانی کۆتایی، بەکاربەران، پەیوەندیان بە پزیشکەکانیانەوە، پەیوەندیان لەگەڵ دابینکەرانی چاودێری تەندروستیان بۆ دامیکردنی چارەسەر بۆ باشترکردنی تەندروستیان. هەروەها بەشداربووان دەرفەتی بینینی چەندین کاڵا و خزمەتگوزاری کۆمپانیا ژینگەیەکانیان دەبێت. ئەو کۆمپانیانی وزەی خاوێن بەکاردەهێننیان ئەو تەکنۆلۆژیانی پیشان دەدەن کە وزە دەپارێزن، هەروەها ئەوە دەبینن کە لە کەرتی تەکنۆلۆژیای کوشت و کاڵی و خۆراکدا کار دەکەن کە کۆمپانیەکان نیشانی دەدەن چۆن بە شێوەیەکی کاراتر بەرهەم دەهێنن بۆ چارەسەرکردنی کەمی خۆراک. ڕێخەرانی نمایشەکە پێشبینی دەکەن 130,000 سەردانکەر لە 150 وڵاتەوە بێن و لەگەڵ ئامادەبوونێکی زۆر لە ئاسیاوە. چین ئامادەیەکی زۆری دەبێت، کۆریا ئامادەبوونی زۆر گەورەی دەبێت، ئاسیا بازاڕێکی هێندە گرنگە بۆ ئیکۆسیستەمی تەکنۆلۆژیا کە CES نەدەبوو ئەگەر ئامادەبوونی بەهێزی ئاسیا لە نمایشەکەدا ئامادەی نەبوایە. CES نوێنەرایەتی باشترین تەکنۆلۆژیای جیهانی دەکات و نزیکە 1 لە سەر 3 پێشانگەرانی 2024 خەڵقی دەرەوەی وڵاتن. شایان پاشا بۆ راپۆرتی جۆلی تابۆ دەنی ئەمریکا، واشنگتن.